یەکێتی زانایانی ئاینی ڕایگەیاند ڤاکسینی کۆرۆنا ڕۆژوو ناشکێنێت. پارێزگاری دهۆک داوا دەکات پەکەکە ناوچەکانی دهۆک جێبهێڵێت و دەڵێت ئەوان بە ئێمە نامۆن. بانکی ناوەندی عێراق ڕایگەیاند تاوەکو چەند ساڵێکی تر نرخی دۆلار بەرامبەر بە دینار بە بەرزی دەمێنێتەوە. سڵاوتان لێبێت و هەواڵی ڕۆژتان پێشکەش دەکەم. یەکێتی زانایانی ئاینی ڕایگەیاند ڤاکسینی کۆرۆنا ڕۆژوو ناشکێنێت. عەبدوڵڵا مەلاوێسی سەرۆکی یەکێتی زانایانی ئاینی ئیسلامی کوردستان لە لێدوانێکی ڕۆژنامەوانیدا ڕایگەیاند وەرگرتنی ڤاکسینی کۆرۆنا ڕۆژوو ناشکێنێت لەبەرەوەی ناچێتە چێوەی خواردن و خواردنەوەوە. ئاماژەی بۆ ئەوەش کرد هەر کات وەرگری ڤاکسین هەستی بە بێتاقەتی و تێکچوون کرد ئاسایی ڕۆژوەکەی بشکێنێت و دواتر قەزای بکاتەوە. ئەوەش لە کاتێکدایە بەرپرسانی وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان داوا دەکەن هاوڵاتیان بەدەم پرۆسەی خۆکوتان بە ڤاکسینی کۆرۆناوە بچن، بەڵام پێشوازی هاوڵاتیان لە ڤاکسینەکە لە ئاستێکی نزمدایە. بەشێک لە کەم ئەندامان ڕایانگەیاندە تاوەکو سەرۆکی حکوومەت وەڵامیان نەداتەوە لە بەردەم ئەنجومەنی وەزیران دەمێننەوە. ئەمڕۆ لە گردبوونەوەیکی ناڕەزایی کەم ئەندامان لە بەردەم ئەنجومەنی وەزیرانی هەرێم لە شاری هەولێر سامان حسێن سکرتێری یەکێتی کەم ئەندامان بە شارپرێسی ڕاگەیاند بەردەوام بەڵێنی قەبەیان پێدەدرێت، بەڵام هیچیان کردداری نین. ئاماژەی بۆ ئەوەش کرد سەرشەقامەکانیان پێخۆشترە وەک لەوەی بچنەوە ماڵە سارد و سڕەکانیان، بۆیە بڕیاریان داوە لە بەردەم ئەنجومەنی وەزیران ناڕۆن هەتا ئەو کاتەی سەرۆکی حکوومەت دێتە سەرخەت لەگەڵیان. هاتوینەتە بەردەمی ئەنجومەنی وەزیران لە پایتەختی هەرێمی کوردستان لە شاری هەولێر. لێرە خێمە هەڵەدەین، ئەمێنینەوە لەسەر شەقامەکان ئەخەوین هەتا ئەو کاتەی حکوومەت بەجددی بیر لە ژیان و گوزەرانی کەمەندامان ئەکاتەوە. بەڕێوەبەری کەشناسی هەڵەبجە ڕایگەیاند هەرچەندە بڕی پێویست باران نەباریوە، بەڵام موشکە ساڵی لەو سنوورە ڕووی نەداوە. بە گوێرەی ئامارێکی بەڕێوەبەرەتی کەشناسی و بوومە لەرزەزانی هەڵەبجە ڕێژەی بارانبارین لە هەڵەبجە بۆ ئەم ساڵ تاوەکو ئێستا 255 میلیمە لە کاتێکدا ساڵی ڕابردوو لە هەمان کاتدا 474 میلیم بووە. بەهادین هەدی بەڕێوەبەری کەشناسی و بوومە لەرزەزانی هەڵەبجە بە شارپرێسی ڕاگەیان تاوەکو ئێستا ناتوانن بڵێن لە هەڵەبجە وشکە ساڵیە ئەگەرچی بڕی پێویستیش باران نەباریوە، بەڵام وشکە ساڵی لە هەڵەبجە ڕووی نەداوە. وتیشی ڕێژەی بارانبارینی گونجاو لە شاری هەڵەبجە بۆ هەر ساڵێک لە نێوان 650 بۆ 700 میلیمەتردایە، بەڵام ئەم ساڵ تاوەکو ئێستا نەگەیشتووەتە نیوەی ئەو ئاستا. ئەوش لە کاتێکدایە بەپێی ئامارەکانی کەشناسی ئەمساڵ بەراورد بە ساڵی ڕابردوو ڕێژەی بارانبارین زۆر کەمترە و مەترسی وشکە ساڵی هەیە. پارێزگاری دهۆک داوا دەکات پارتی کرێکارانی کوردستان پەکەکە ناوچەکانی دهۆک جێبهێڵن و دەڵێت ئەوان بە ئێمە نامۆن. ئەمڕۆ عەلی تەتەر پارێزگاری دهۆک لە میانی لێدوانێکی ڕۆژنامەوانیدا ڕایگەیاند پەکەکە هۆکاری ئەوەیە لە زۆرێک لە ناوچەکانی دهۆک پرۆژەی خزمەتگوزاری ئەنجام نەدراوە. ئاماژەی بۆ ئەوەش کرد پێویستە پەکەکە ناوچەکە جێبهێڵێت وەک خۆی دەڵێت ئەوان بە ئێمە نامۆن و خەڵکی ئێرە نین. پارێزگاری دهۆک باسی لەوەش کرد گەشتبینن بە ڕێکەوتنی هەرێم و بەغدا و جێبەجێکردنی ئەو ڕێکەوتنە بۆ ئەوەی ڕنگدانەوەی لەسەر پرۆژە خزمەتگوزاریەکانی پارێزگاکە هەبێت. بانکی ناوەندی عێراق ڕایگەیاند تا چەند ساڵێکی تر نرخی دینار بەرامبەر بە دۆلار بە نزمی دەمێنێتەوە. ئیحسان شەمران جێگری پارێزگاری بانکی ناوەندی عێراق لە کۆنفرانسێکی ڕۆژنامەوانیدا ئاماژەی بە ئەوە کرد سندوقی دراوی نێودەوڵەتی ڕێنمایی بە عێراق داوە کە نرخی 100 دۆلار بۆ 160,000 دینار بەرز بکاتەوە. باسی لەوەش کرد بە چەند مانگی داهاتوو نرخی دۆلار دانابەزێت، تەنانەت بۆ چەند ساڵی داهاتووش بەو شێوەی ئێستا دەبێت. مانگی کانونیەکەمی ساڵی ڕابردوو وەزارەتی دارایی عێراق دابەزینی بەهای دیناری عێراقی بەرامبەر بە دۆلاری ئەمریکی ڕاگەیاند و نرخی 100 دۆلار بوو بە 145,000 دیناری عێراقی. هەواڵەکانم پێشکەشکردن کاتێکی خۆشخواتان لەگەڵ بێت.